ئێوە لە دوێنەوە تا ئێستا هیچتان نەخواردووە ئێرکمیت ئەگەر هەروە درێژە بدەی نەخۆش دەکەوی خاتونی من دەبینن ئەو وەکو ئێوە هیچ شتێک ناخوات آخر بۆچی شتێک نەخۆی من ئەگەر چەند ڕۆژ خۆراک نەخۆم دەمرم نازانم بۆچی ئەم پرسیارە دەکەی دابم ئێستا دە ڕۆژێکە هیچی نەخواردووە ئەگەر تا ئاخری عمریش بگرین کەمە بەڵام چارەی کارگریان نییە جگە لە گریان چ کارێکمان لەدەستێ ئێوە دەبێت بزانن کە مێردەکانتان چه ئامانجێکیان بوو ئەوان دەسەڵات و پلە و پایەی زۆر بەرزیان بوو وەلەوە بۆ ئامانجەکانیان کەڵکیان وەردەگرت بەڵام ئێمە خۆ ناتوانین هیچێ بکەین ئێوەش دەتوانن ئامانجەکانی ئەوان درێژە پێ بدەن تا جێگەیەک کە دەتوانن لە کۆبوونەوەکانی نەهێنی هاوئاینەکانتاندا بەشداری بکەن و پەیامی مێردەکانتان بە ئاگاداری هەمووان بگەێنن خاتۆلێن جۆلیۆس من هیچ کارێکم پێ نییە درود بۆ خاتو هێلێن لە کەیەوە تا ئێستا بێ ئێزن دێنە ناو ماڵی ماکسیمیلیان هێلێن من وا دەزانم کە پاش ماکسیمیلیان نا ئەمن وام دەزانی بتوانم دۆستێکی باش بۆ ئێوە بم بەڵام وا دیارە بە هەڵەدا ڕۆشت بێت وەکو هەمیشە خەیاڵاتی بەتاڵ و گەوجانە بە نیشانەی دۆستی و بچووکیەکە لە خزمەتی دیە بکرێت یانوس هەمە ئەم سوکایەتیە ئێوە لە بەرچاو ناگرم باشترین کاری ئێوە بۆ ئێمە مردنی ئێوەیە ئەگەر خوددا بیکات و بمرن یەکجار خۆشحاڵ دەبین ئەو وای دەزانی کە پاش جەنابی ماکسیمیلیان لە دڵی هەلێندا جێگای خۆی دەکاتەوە هەر ئەمە نیشانەی بێشەرمی ئەوە ببورن خاتونی من قسەیەکم هەبوو بڵێ گەلووس ڕەنگە دێر بوو بێت بەڵام من بڕیارم گرتووە هەر جۆرێکە بووە خاوەنشکۆ ماکسیمیلیان و یارانی ڕزگار بکەم تۆ تەنیا؟ پترۆس و چەند کەس لە خوداپەرستەکان لەگەڵ من ئەگەر خوددا بیەوێ سەر دەکەوین وا دیارە ئێوە بڕیاری خۆتان داوە و من ئیدی چی بڵێم؟ دوعامان بۆ بکە خاتو هێلێن دوعامان بۆ بکەن خوداتان لەگەڵ درود بۆ ئێوە بەخێراتی پترۆس چەند دێر هاتی پەیداکردنی چەک دژوار بوو زۆر باشە هەموو ڕووبەندیان هەیە
دەیدا ڕۆژ ماوەیەکی زۆر نییە. ئەوان حتمەن زیندوون. بە یارمەتی خوددا ڕزگاریان دەکەین. زۆر باشە. ئەو بەردەبێنە هەمووتان سرنج بدەن. پێوەکە لێرەیە. ئەشکەوت لە بەشی باکووری کەودا هەڵکەوتووە کە 3 کەس قەرەوڵی هەیە. ئێرە، ئێرە و ئێرە. لە خوارەوەی کێوەکەیشدا بنکەی سەربازەکانی ڕۆمینە کە ژمارەیەک لە سەربازەکان لەوێدان. ئاوای ڕقیمیش لە بەشی ڕۆژاواییدایە. کەوایە دەبینن کە بەشی باکووری کێوەکە پارێزەری نییە. بەڵام ڕێگایەکەی زۆر دژوارە. ڕێگایەکی ساخت بەڵام دڵنیا. ئێمە گەر سەرکەوتین کە قەرەوڵی بەردەمی ئەشکەوتەکە لە ناو ببین، دەرپەتی باشمان بۆ خراپکردنی دیوار و لابردنی بەردەکانی بەردەمی ئەشکەوتەکە و ڕزگارکردنی گیانی ئەوان هەیە. سەرکەوتنی ئێمە بە مەرجی بێدەنگی و وریایە. بەڵێ، دەبێ بە تەواوی بێدەنگ بین. زۆر باشە، زۆر باشە. ئەگەر قسێکتان نییە وەڕێ دەکەوین. پترۆس، تۆ لە پێشەوە بڕۆ. يا سبع ژمارەشیان کەم نییە. ئەوەیش ئاوای ڕقیمە. ئەشکەوتەکە لەو خوارەوەیە، هەر لەم نزیکەوە لە ژێر پاماندایە. لەبەر ئەشکەوتەکەیشدا چەند قەرەوڵ هەن کە دەبێ بێدەنگ لەناو بچن. لە هیچ شتێک مەترسن. لێرە بەدووە بە ئارامش و بێدەنگی وەڕێ دەکەوین. ئامادەن؟ زۆر چاکە ڕێکەوەن.
لخو هستن هستن هلا مريم خلاص هلا مريم اشكوت ولا ولا يشكوت لك شيء واشتكينا بياو هذا كان كنتين هذا كان ليه لوكان هلكان كنتير أبرندي برون راموسن لوكان برندي برون تركون أي برون دەست ڕاگرن سەربازەکان خەریکن دێ دەبێ هەڵێن زووکەن دەبێ بڕۆین هەڵێن دەی ئەلعان دەگەنێ پدرۆز پەلەکە لێ پدرۆز وەرە دەی زووکەن دەی زووکەن ئەلعان سەربازەکان ئەگەن پدرۆز زووکەن ئەلعان ئەگەن زووکە دەی بڕۆین لەکەم لاوەچوون ڕۆنە دوایانە لەعنەتیانە ئالێ ڕۆ بچین بە دوێنە لەم تاریکێدا بێفایدەیە تەرمەکان بە نەخوارێ چوار کەس لێرە ڕاوەستن و قەراوڵ بێرن باقیتان بێن و وەرنەخوارێ ڕایگرە ئەم کارە ناهێڵێ کە چەک بکات نیگەران مەبە هیچ نییە فرینەکەت زۆر نییە زۆر خۆش دەبێتەوە پترۆس چی بووە؟ شەرمەزارم نەمتوانی جەنابی ماکسیمیلیان ڕزگار بکەم ئێمە هەوڵی خۆماندا بەڵام نەکرا کەوایە سوچی ئێمە نییە بەڵام ئەو گیانی خۆی خستەمە دەرسیەوە ئەو منی ڕزگار کرد بەڵێ جوان لەبیرمە من هیچ کاتێ ئەو ڕۆژە لەبیر نابەمەوە قەت
شمشێرەکەی لە دەستداوە ئیری کاری تەواوە. شەڕێکی خراپ نەبوو. شەڕێکی خراپ نەبوو. من شەڕی گلادیاتۆرەکانم زۆر پێخۆشە. ئەگەر ئەمفی تاتر نەبێ نازانم دەبێت چۆن سەرگەرم بن. خراپ نەبوو. هاوێژەکان دەبینی کە بە قسەمان ناکات بێئەمری دەکات. تا ئێستا وها قارەمانێکم نەدیوە. خاوەنشکۆ ئەمە دلێریە نەک بێئەمری. ئەو ئارام دەکەم ئەو پسپێرە دەستی من. بەڵام ئەم بێشەرمەی ئەو ئەوانی دیکەش سەرچڵ دەکات جەنابی ڕاگەشکار. نیگەران مەبن. من لەم ئەسپە سەرکەشە کۆیلەیەکی گوێ لە مەشت باردێن. ئاخرەکەی چی؟ ئەو ئاخرەکەی دەبێ هەر لەم مەیدانەدا بکوژرێت. نە خاوەنشکۆ دیوکلەتیانوس. ئەو دەبێ سەدان گلادیاتۆری بەهێز و لێهاتوو باربێنێ قوربان. ئەو پسپێرە دەستی من تا دەیان گلادیاتۆر بە ئێوە بدەم خاوەنشکۆ. باشە. درود بۆ خاوەنشکۆ دیوکلەتیانوس. برو
سەرباز وەرە بیکەوە وەرە دەرێ تۆ دەبێ بزانی کە سەرهەڵدان لە فەرمانی دیوکلێتیانوس تاوانێکی قورسە بیبەستنەوە وەڕێکەوە لێدەن ئەو دەبێ فێر ببێ کە لە فەرمانی دیوکلێتیانوس پەیڕەوی بکات بەسێتی بیبەنە بەندیخانە ڕۆژوورێ بیکەوە بڕۆ نێوت چییە؟ پترۆس عالی جناب بۆچی ئەو گلادیاتۆرەت نەکۆشت؟ خاوەن شکۆ ئەو دۆستی من بوو کەوایە تۆ مانای دۆستی دەزانی وا دەزانم ئەمەم لە مەیدانی خەباتدا پێشان داوە نیازت بە دۆستێکی دیکە نییە؟ ئەمن شیاوی دۆستایەتی لەگەڵێەوە نیم مەبەستم خۆم نییە دەمەوێت تۆ لەگەڵ باشترین و دڵسۆزترین دۆستی مرۆڤ ئاشنا بکەن ئاشنایی لەگەڵ ئەو ژیانت دەگۆڕێ ئەو منی دەگەڵ خوددا ئاشنا کرد لەو ڕۆژەوە دنیا بە شێوەیەکی دیکە دەبینم چەند جار ویستم ئێرە بەجێ بهێڵم بەڵام جەنابی ماکسیمیلیان نەیهێشت لێرە بڕۆم ئەو وتی ئێمە و باقی هاو ئاینەکانت نیازمان بە تۆیە بەڵام پاش ڕۆیشتنی ئەوان دنیا بۆم تەنگ و تاریک بوو و ئیدی نامهەوێت لێرە بمێمەوە خاتونی من خدا بە شاهید دەگرم کە هەر کارێک لە دەستمان دەهات کردمان بەڵام نەکرا دەمزانی کە ئێوەش وەکو باقی ڕێگا نابێنە ناو ئەو ئەشکەوتە
ئەگەر کەسێ توانی بای بڕواتە نێو ئەوێ دیوکلێتیانوس و سەربازەکانی دەچوون. وات زانی ئەوان خەوەرن لە حاڵێکدا لە خەودا بوون و ئێمە ئەوانمان دەخستە سەرشانی ڕاست و چەپ. من ئەرکمیدم خۆشتەوێ بۆ جێگای تۆ ئەرکمید لە کۆچکدایە لێرە لای بابەت نەک لەو ماڵە نەگریسەدا ئەویش بە تەنیا. ئەرکمید ئەو ماڵەی خۆش دەوێ. ئەرکمیدنەوەی منە ئێستا کە بابی خائینی نییە دەبێ بێتە لای من دەبێ شێوەی گەورەی و شەڕ و خەباتی پێفێر بکەم. بابی بە ئەو شتگەلی باشتری فێر کردووەکە هیچ کات لە بیری ناچێتەوە. تۆ هێشتاش باسی و پیاوە خائینە دەکەی؟ نەکە تۆش باشترە ئەم قسە بێعاکامانە تەواو بکەین بابا. هەلەن ئەم نەرمونیانیەی من هەمیشەی نییە. هاوار بماڕت ئەگەر من دڵنیابم کە تۆ چوویتەتە سەر ئاینی ئەوە. تەختێکی بەشکۆیە ئاخرەکە ڕۆژێ لە سەری دادەنیشم. خاتوێلێن دەبینم کە قسەکانی جەنابی دیوکلیتیانوس خاتو هێلێنی قاڵز کردووە. ئەگەر دەوێری لە لای دیوکلێتیانوس لەسەر ئەو تەختە دانیشە. جەنابی دیوکلیتیانوس یەک بابە ئەو نازانێت کە خاتوونێکی جوان بەر لەوەی کە نیازی بە کۆشکێک هەبێت نیازی بە مێردێکی هاوشانی خۆیەتی. من لە سەرەتاوە دەمزانی کە ماکسیمیلیانوس شیاوی هاوسەریەوەی نییە. پاشەمە ئاگات لە خۆت بێ هێلێن، چونکە بڕیارم داوە کە بیسەلمێنم تۆش وەکو مێردەکەت خۆداپەرستێکی پیسی بۆ دەبێ سەرت لە لەشت جیاوێتەوە. چ ناترسیە زۆری نەمابوو کە لە لای ئەو هەموو ئەفسەر و سەربازە پەلامار باتە سەر ئیمپراتور. ئایچا نەتاندی کە ئیمپراتور چنی تووڕە بوو تا ئیستا کەس ئیمپراتوری ئەوەندە سووک و بیبایخ نەکرد بوو. بۆ دیارەکە تۆ زۆر خۆشحاڵی ها. بۆچی نەبم؟ ئەو شەوە شەوی تێکشکانی دوژمنانی ئێمە بوو.
بتپرستان و بتەکانیان سوکاتیان بکران و هەم ژنانی مەسیحی ئاوارێکی و پیاوان بوون هەروایە بێڵە هەرچی دەتوانن لە یەکتر بکوژن هەرچی بێ لە قازانجی ئێمەیە بەڵام ئێمە دەبێت ڕوومیەکان یارمەتی بدەین لەگەڵ ئەوان دەتوانین ڕێکەوی بەڵام لەگەڵ موحدین ناکەتم بەدڵە باشە باشە زۆر باشە گالوس بۆ کوێ دەچی؟ خاتونی من سەربازەکان ئەو کێوەیان بەجێ هێشتووە ئەگەر ئیزم بدەن دەمەوێت ئەوان لەوێ بنێژم سابرکە منیش لەگەڵت دێم بەڵام بۆ ئێوە دژوارە ئێوە ناتوان لەو کێوە سەرکەون خاتونی من لە بناری کێوەکەدا ڕادەوەستم سەبکە